هەڵبژاردننی دەنگدانی تایبەت بۆ هێزە ئەمنیەکان ڕێژەیەکی بەرزی تۆمار کرد بە جۆرێک بۆ یەکەم جارە ڕێژەی بەشداری بگاتە لە سەدا 97. ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بۆ بەشداری خەڵک لە دەنگدانی گشتیدا و ومێدی هاوڵاتیانی زیاد کردووە و هیچ بوارێک بۆ خەمساردی دەنگدەرانی گشتی ناهێڵێتەوە. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆن لە کۆی 215,960 کەس کە مافی دەنگدانیان هەبوو 208,521 کەس دەنگیان داوە. ئەمەش دەکاتە ڕێژەی لە سەدا 97 بەشداری و بۆ یەکەم جارە هەڵبژاردن لە هەرێم دەگاتە ئەم ڕێژەیە. ڕێکخەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە. ئەوەی پێشبینی دەکرا لە دەنگدانی تایبەت ڕووبدات ڕووی نەدا و پرۆسەکە بە گشتی سەرکەوتوو بوو بە ئارامی بەڕێوە چوو. بە پێی بەدواداچوونی تۆڕی پەیامنێرانی پەیام کە بە درێژایی ڕۆژی دەنگدانی تایبەت ڕووماڵی پرۆسەکەیان دەکرد کەمترین گرفتی تەکنیکی لە پرۆسەی دەنگدان دروست بوو. لە چەند شوێنێک گرفتی نەخوێندنەوەی پەنجەمۆر لەلایەن ئامێرەکانەوە ڕوویدا بەڵام هەرزوو کۆمیسیۆن کێشەکانی چارەسەر دەکرد. ئەمە ژوای کرد کردەی دەنگدان بە خێرای بەڕێوە بچێت و دەمە و ئێوارەی هەینی بنکە و وێستگەکان بەرەو چۆڵی ڕۆیشتن. بەڕای چاودێران ئاماژەیەکی دیکەی ئەرێنی لە دەنگدانی تایبەت بەرزی ڕێژەی دەنگی سووتێنرا و پوچەڵ و هاتنە پێشەوەی دەنگی هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتیە. بە جۆرێک دەنگی هێزەکانی دیکە لەگەڵ دەنگی پوچەڵ و سپی پێکەوە زیاترە لە سەیەکی کۆی هێزە ئەمنیەکان. ئەمە لە کاتێکدایە کە سێ دەیە پارتی و یەکێتی کار لەسەر بە میلیشیاکردنی هێزەکان دەکەن و بۆ خۆیان بەکاریان دەهێنن. بەڵام ئەگەر فشار و چاوسوورکردنەوە و ترس نەبێت تەنانەت هێزە ئەمنیەکانی خۆیشیان لەگەڵیاندا نین. خۆگەر نەتوانن لە دژیان دەنگ بدەن دەنگەکانیان دەسووتێن و ناهێڵن بچێتە گیرفانی دوو حیزبەکەوە. بەرزی ڕێژەی دەنگدان لە دەنگدانی تایبەت دەنگدەرانی هەرێمی کوردستانی بە گشتی هانداوە بۆ بەشداری کارا لە دەنگدانی گشتی. بەو پێی خەڵکی کوردستان دەمێکە چاوەڕێن لە پرۆسێکی پاکشتر لەوانی ڕابردوو ڕای خۆیان ئازایانە و ئازادانە دەرببڕن و بە پێی چاوەڕوانیەکان ئەم هەڵبژاردنە ئەو دەرفەتە دەبێت کە هەمووان چاوەڕوانی دەکەن.